هەژاری مکریانی ئەو کەسەی زمانی کوردی قەرزدارێتی کەم نین ئەوانەی لەناو کووردا لە سەنگەری سیاسیدا ناویان هەیە و لە کایەکانی تردا بێناون، بەڵام بۆ هەژاری مکریانی پێچەوانەیە ئەو ئەوەندەی پاڵەوانی ناو دنیای زمانەوانی و وەرگێڕان و ئەدەبە و کورد و وتەی ئەسپی خۆی لەوێدا تاوداوە، هێندە لە بوارە سیاسیەکەدا شەڕی بوون بە پاڵەوانی نەکردووە. ئەگەر چی فۆرمی خەبات لایەنی سەربازی دیوێکێتی، بەڵام لایەنی ڕۆشنبیری و زمانەوانی و ئەدەب بەشە سەرەکی و گرنگەکەیەتی کە هەژار لەو بوارەدا درێخی نەکرد و وەک گڕبەر بوو لە پوش و دەستی کرد بە بژاری زمانەوانی لە وشەی بێگانە و دەیان داری سەوزی قەت ئەستوری باڵای لە باخی زمانی کوردیدا چاند. ملەتی کورد باوجودی قەت کەیانی خۆی نەبووە و هەزار ساڵە هیچ کەس ئاوری وەسەر نەداوەتەوە، بەڵکو دەژێت تەسیری زمانی عەرەبی، فارسی، تورکیدا بووە و بە زۆرداری زمانی عالەمی پێ خوێندراوە یا بۆ دینی هەرچی بڵێن. قەت کوردی نانی لێ پەیدا نەبوو بۆ ملەتی کورد. دیسان بەو حاڵەش کورد لە ئەدەبی خۆی داگەیشتوتە پایەیەکی زۆر بەرز و گەورە کە لەوەدا دەتوانێت دەگەڵ ملەتی دی شرکەت بکات. بۆ نمونە مەموزینی خانیمان هەیە. مەموزینی خانی لە ڕۆمیۆ جوولێتی شەکسپیر ئەگەر بەرزتر نەبێ بەرامبەری دەکا و بە عەقیدەی من بەرزتریشە. هەژاری مکریان وەک خۆی دەیگەڕێتەوە دەڵێت منداڵێکی کرچوکاڵ و لە ڕووقرخنی تەمەندا بۆ 12 ساڵان بووین لە پاڵ هێمنی مکریانی لە خانەقا گەی بووینەیەک ناخێری گیانمان دەرس بخوێنین. خوێندنی چی؟ 2 گێل و حۆلی بەربڵاو لە یەک دەمدا لای 2 مامۆستا دامەزراین. یەکی ڕیشپان لە عەرەبی شارەزایە و خەتی نییە، ئەوی تر گەردەڵی فارسیزانە و خەتی خۆشە، جاوەرە شەق و دار بخۆ، خۆجنێ و هەر باس ناکرێت. سوێندی کەسم لەسەر نییە گەر بڵێم تڵپاتی تەڕیش فێر نەبووین، نیسکێک درۆی تیادا نییە. بۆ نەکبەتی هێمن تازەوە شعر هاتبوو، هەروە گارەگارەی دەهات، جاروبارە شعرێکی کۆڵەخواری لاپانی دادەنا، بە فیزەوە نیشانی دەدام، یانی ها بمناسە، منی کلۆڵیش نەم دەتوانی میعریش بکەم. بەو جۆرە هێمن بوو بە شاعیرێکی باڵا، من و هێمن لەوێوە دەستمان پێکرد. باوکی هەژار کوردیزانێکی گەورە و زمان پاراو بوو، بۆیە هەژاری بە جۆرێک پەروەردە دەکرد کە لە تەمەنی 5 ساڵیدا بە تەواوی زمانی هەژار لەوانی تر جیاواز بوو، هەست بە تواناکانی دەکرا. ساڵی 1940 هەژار دەستی کرد بە نووسینی شعر لە پاڵیدا لێکۆڵینەوەی لە شعرەکانی ئەحمەدی خانی و مەلای جەزیری و وەفایی کرد و کاریگەری گەورەیان لەسەر هەژار هەبوو. عەبدوڕەحمانی شەرەفکەندی ناسراو بە هەژاری مکریانی ساڵی 1921 لەدایک بووە. لە پاڵ هێمنی مکریانی لە ناو کۆمەڵی ژیانەوەی کورد ناسراو بە ژێکاف 2 ئەندامی دیار و بەرچاو بوون و نوێنەرایەتی ڕۆشنبیریان دەکرد. دواتر لە دامەزراندنی دیموکرات و پاشان کۆماری کوردستان لە مەهاباد بە سەرکردایەتی قازی محەممەد ساڵی 1946 بوونە 2 باڵیە و کۆمارە. دوای ڕووخانی کۆماری کوردستان ساڵی 1947 هەژاری مکریانی دێتە باشووری کوردستان و پاشان ڕوو دەکاتە شاری بەغداد. ساڵی 1948 بەهۆی نەخۆشیەوە ڕوو دەکاتە لوبنان و تا ساڵی 1950 لەوێ دەمێنێتەوە. بەهۆی پەشێویەکانی کورد و ڕژێم لە ساڵی 1950 تا ساڵی 1958 لە بەغدادەوە ڕوو دەکاتە ڕۆژاوای کوردستان. ساڵی 1963 پەیوەندی با ڕیزەکانی شۆڕشی کوردەوە دەکات بە سەرکردایەتی مستەفا بارزانی. لەوێوە پەیوەندیەکانی هەژار بە مەلا مستەفاوە وەک 2 هاوڕێ دەست پێ دەکات. چەشنی ئەو هاوڕێیەتی لە نێوان خۆی و هێمنی مکریانیدا هەبوو، هەر ساتێکیش هەبوو بێت گرێدراوی ئەو دۆستایەتیە بوو لە نێوانیاندا. بارزانی پاڵەوانی کورد، هیوای پیر و جەوانی کورد، خەبەریان پێدان تۆ مردووی، بەدیمەن لەبەر چاون بووی، من دەزانم تۆ نامری، تۆ لە مردن بەهێزتری. ساڵی 1964 هەژار دەگەڕێتەوە بۆ بەغداد، بەڵام 2 ساڵ دواتر جارێکی تر دێتەوە ناو شۆڕشی کورد. دوای ڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 لە نێوان سەرکردایەتی شۆڕشی کورد و سەرکردایەتی دەوڵەتی عێراق نێردرا بۆ بەغداد بۆ ڕێخستنی کاروبارەکانی یەکێتی نووسەرانی کورد کە تازە دامەزرا بوو. دواتر و لە یەکەم کۆبوونەوەی ئەو یەکێتیە بوو بە سەرۆکی دەستەی بەڕێوەبەر. ساڵی 1975 لە ڕێکەوتنامەی جەزائیر و دوای خەبات خەسێنی کورد ڕوویکردە ئێران و لە کەرەج نیشتەجێ بوو. بەشێک لە بەرهەمەکانی هەژار چێشتی مجەور، هەمبانە بۆرینە، وەرگێڕانی پەرتووکی پزیشکی ئیبن سینا بۆ سەر زمانی فارسی. وەرگێڕانی ئەو کتێبە شۆڕشێکی گەورە بوو کە لە پاڵ دنیایەک زمانزانی فارس
بە تەنها هەژاری مکریانی توانی وەک کوردێک ئەوە بکات و تەواوی ئەو ستایشانەی بۆ هەژار دەربڕان. هەژار ڕەتی کردەوە پەیوەست بێ بە توانای خۆیەوە وتی فەزڵی گەورە بۆ زمانی کوردیە کە لە ئاس وشەدا دانامێنێت. وەرگێڕانە بەناوبانگەکەی چوارینەکانی عومەری خەیام، مێژووی ئەردەڵان، مەموزین لا کرمانجیەوە بۆ سۆرانی. وەرگێڕانی هەژار بۆ قورئان کە تا ئەمڕۆژ وەک پاراوترین تەفسیری کوردی دادەنرێت و زمانەوانیەکی وردی تیادا بەکارهێنراوە. بۆ کوردستان شەرەفنامەی شەرەفخان لە فارسیەوە بۆ کوردی، 4 نامیلکەی عەلی شەریعەتی لە فارسیەوە بۆ کوردی. شارەزایانی زمانەوانی وەرگێڕانەکانی هەژار بەو ئاستە زمانەوانیە باڵایە تەنها وەک وەرگێڕانی ڕوت نابینن، بەڵکو با پێویستی دەزانن کە ئەگەر بۆ زمانەوانیش بێت هیچ بەرهەمێک نەبوێردرێت کە ناوی هەژاری بەسەرەوەیە، چونکە تا ئەمڕۆژ دنیای نووسین و وەرگێڕان نەک نەیتوانیوە هەژار کەنار بخات، بەڵکو لە هەر وەرگێڕانێکدا پێویستیان بەوەیە سەرێک لا پەرتووکی هەمبانە بۆرینەی هەژار بدەن تا کۆمەکیان بکات. دیدگای هەژار لەسەر زمانی کوردی. هەژار لای وایە زمانی کوردی لاواز نییە، بەڵکو ئەوە کەسەکانن ناتوانن ئاگایی لە زمانی کوردیدا پەیدا بکەن و هەژاری خۆیان بەسەر زمانی کوردیدا دێنن. ئەو کات نایشارێتەوە کە زمانی کوردی وەک خاکەکەی کەوتۆتە بەرمەترسی گەورە کە ئەگەر نووسەران و شارەزایان هەوڵەکانیان نەخەنەگەڕ زمانی کوردی بەرەو نەمان دەچێت و وشەی بێگانە قەڵاچۆی وشەی کوردی دەکات لە کاتێکدا زمانی کوردی لە ڕووی هەیکەلیەتی ماناوە بەهێزترە و ڕیشەی مێژوویش پێمان دەڵێ ڕەسەنترە. هەروەها هەژار هەموو بەکارهێنانێکی وشەی بێگانە بە هەوڵی جینۆسایتی زمان دەزانێت. نائومێدە بەرامبەر خەڵک کە زمانی کوردی بۆیان جێگەی بایەخ نییە و هێز لە وشەی تردا دەبینن و دەڵێت ئەوەندەی کورد دژی زمانی کوردیە بێگانەکان بەو ڕادەیە دژی نین. هەرچی پەیوەستە بەو لێک دژیەی کورد و کێشە ڕیشەیەکانی هەژار بە نائومێتیەوە ڕوو لە کورد دەکات و دەڵێت گەر کوردیش ببن بە پیاو وەک گەلانی خوددا پێدا و هیچ زیانی بۆ کەس نابێ قەت لە لای خوا ناحەز نابێ. بەرواری 21 دوی ساڵی 1991 بوومەلەرزەیەکی مەزن پێدەشتی ئەدەب و زمان و وەرگێڕانی هەژاند و هەژاری مکریانی کۆچی دوایی کرد و وەک خۆی دەڵێت ژیان بێ ئەمەکی کرد و مەرگی ئەوی خستە دوای هێمنی مکریانی هاوڕێەوە.